بەناوی خوای گەورەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە دەنگی لایەنەکان دەکەین لە باکووری کوردستان بەگەڕانەوە بۆ نەخشەی دەوڵەتی عوسمانی 25 پارێزگای کوردنشین یاخود بڵێ ناوچەی کوردنشین لە تورکیا لە باکووری کوردستان بوونیان هەیە. دەنگی پارتەکان بەم شێوە بووە پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدار 63 کورسی بەرەسێناوە لە 12 پارێزگا پلەی یەکەمی بەرەسێناوە لە کۆی 25 پارێزگا لە یەسەپا کە هەدەپە بەو ناونیشان لە بەشداری هەڵبژاردنی کردووە 47 کورسی بەرەسێناوە لە 11 پارێزگا یەکەم بووە و لە دوو پارێزگاش یەکسان بوو. سەبارە بە هەدەپە ئەوەی کە دەنگەکانی بەراورد باڵبژاردنی 2018 دابەزیوە کە 1 میلیۆن دەنگ کەمی کردووە کە زۆربەی 5 کورسی لەدەستداوە کە زۆربیان بڵێن کورسیەکانی لە ئەستەمبوڵ و لە ئەنقەرە لەدەستداوە. هەدەپ پارتی داد و گەشەپێدانی لە سوارچەوەی تورکیا ئەویش بە هەمان شێوە دەنگەکانی دابەزیوە بەڵام لە پارێزگاکانی باکووری کوردستان پلەی یەکەمی بەرەسێناوە. بەڵێ بچینە سەر پارێزگاکان. پارێزگای ئامەد دیاربەکر 12 کورسیە، یەسەپا 168 کورسی، پارتی داد و گەشەپێدان لە 123.2 3 کورسی، جەهەپە لە 108.2 1 کورسی، ماپە لە 101.6 هیچی بەرەزنێناوە و ئی پارتیش لە 102 بەرەسێناوە هیچ کورسێکی بەرەزنێناوە. لە ئاگری 4 کورسیە بەم شێوێ، یەسەپە لە 154.5 3 کورسی، پارتی داد و گەشەپێدان لە 125.3 1 کورسی، جەهەپە لە 111.1 0 کورسی، بە هەمان شێوە ماپە لە 102 هێناوە، پارتی ڕەفاهی نوێ لە 101 ناوە نەیانتوانێت کورسی بەرزبێن. لە پارێزگای موش 3 کورسیە، یەسەپە هەدەپە لە 150.2 2 کورسی بەرەسێناوە، پارتی داد و گەشەپێدان لە 121.5 کورسی بەرەسێناوە، جەهەپە لە 116.6 هیچ کورسێکی بەرزنێناوە، ئی پارتی لە 105 هێناوە، ڕەفاهی نوێ لە 102 ئەوانیش نەیانتوانێت هیچ کورسێک بەرزبێنن. بەڵێ سەبارەت بە پارێزگای دەرسیم 1 کورسیە بە هەمان شێوە، بەڵێ 2 کورسیە پارێزگای دەرسیم، یەسەپە لە 142.2 1 کورسی بەرەسێناوە، جەهەپە لە 132.1 1 کورسی بەرەسێناوە، پارتی داد و گەشەپێدان لە 113 نەیتوانێت کورسێک بەرزبێنێت، مەهاپە لە 105 بەرەسێناوە، ئی پارتی لە 102 بەرەسێناوە. سەبارەت بە ئیغدیرش بە هەمان شێوە لەوێ پارتی یەسەپە لە 143.6 کورسی بەرەسێناوە، ئەک پارتی لە 135.2 1 کورسی بەرەسێناوە، جەهەپە لە 106 ئی پارتی لە 106 بە هەمان شێوە مەهاپە لە 104 ئەوانیش نەیانتوانێت کورسێک بەرزبێنن. لە بینگۆل 3 کورسیە، پارتی داد و گەشەپێدان لە 139.2 2 کورسی بەرەسێناوە، یەسەپە لە 123.9 1 کورسیە، جەهەپە لە 113.6 پارتی ڕەفاهی نوێ لە 110.5 مەهاپە لە 105.6 کەوان نەیانتوانێت هیچ کورسێک بەرزبێنن. بەڵێ سەبارەت بە هەکاری، لە هەکاریش 3 کورسی هەیە، یەسەپا هەدەپەتوانێتی هەر 3 کورسەکە بەرێ لە 162.5 دەنگەکانی بەرەسێناوە کە 3 کورسیە، پارتی داد و گەشەپێدان لە پلەی دووەمە لە 120.6 کورسێک نییە، بە هەمان شێوە جەهەپە لە 107.2 مەهاپە لە 103 پارتی ڕەفاهی نوێ پارتەکەی کوڕی نەجبەدەی نەربەکان فاتح عەربەکان لە 102 هیچ کورسێکیان بەرزنیەوە. لە پارێزگای مەردین لە 154.6 دەنگەکان بۆ یەسەپا ڕۆشتە 4 کورسیە، ئەک پارتی لە 125.2 2 کورسیە، جەهەپە لە 107.1 مەهاپە لە 103.5 ئی پارتی لە 101.2 نەیانتوانێت هیچ کورسێک بەرزبێنن. لە پارێزگای باتمان 5 کورسیە، 3 کورسی بۆ یەسەپا ڕۆشتووە لە 157.8 و داد و گەشەپێدان لە 129.2 2 کورسی بردووە، جەهەپە لە 108.4 مەهاپە لە 101.5 پارتی ڕەفاهی نوێ لە 101.1 کەوان نەیانتوانێت هیچ کورسێک بەرزبێنن. سەبارەت بە پارێزگای سێرت دیارەوە پارێزگانەی کە باسمان کرد پارێزگایانن کە زۆرترین دەنگی هەدەپەی لێ، دواتری دەنگە سەر پارێزگاکانی تریش. پارێزگای سێرت 3 کورسیە، لە 146.7 بۆ یەسەپەیە 2 کورسی بردووە، پارتی داد و گەشەپێدان لە 136 1 کورسی بردووە، جەهەپە لە 107.8 هیچ کورسێکی بەرزنێناوە، مەهاپە لە 103.9 ئی پارتی لە 101.5 کەوانش نەیانتوانێت کورسی بەرزبێن. لەوان 8 کورسیە، یەسەپە لە 156 لە 153 6 کورسی، پارتی داد و گەشەپێدان لە 126.2 2 کورسی، جەهەپە لە 108.7 هیچ کورسی بەرزنێناوە، مەهاپە لە 105.1 پارتی ڕەفاهی نوێ
لە سەدا 3.1 کە ویژ نەیتوانوێت کورسیەک بەرزبێنێ لە پارێزگای بەتلیس 3 کورسیە لە سەدا 40.2 لێرە بە هەڵە 3 کورسی نووسراوە دیارە 2 کورسی هێناوە یاسەپا لە سەدا 37.2 پارتی دادوگەشە پێدانیش 1 کورسی هێناوە ئی پارتی لە سەدا 8.4 مەهاپە لە سەدا 3.7 هیچ کورسێکی بەرزێناوە پارتی ڕەفاهینوێ لە سەدا 2.1 هیچ کورسێکی بەرزێناوە بچین بۆ ئەرزەڕۆ پارێزگایەکی تری باکووری کوردستان لە سەدا 3.3 بۆ پارتی دادوگەشە پێدانە 4 کورسیە لە سەدا 16.7 بۆ جەهەپەیە مەهاپەیە لە سەدا 16.7 بۆ مەهاپەیە 1 کورسیە یەسەپە لە سەدا 9.9 1 کورسی بەرزێناوە جەهەپە لە سەدا 9.5 و پارتی ڕەفاهینوێ لە سەدا 5 ئەوان نەیانتوانێت کورسێک بەرزبێن لە غازی عەنتاب 14 کورسی هەیە لە سەدا 45 بۆ دادوگەشە پێدان ڕۆژوە 8 کورسیە مەهاپە لە سەدا 20.4 کە 3 کورسی جەهەپە بۆ بورن جەهەپە لە سەدا 20.4 کە 3 کورسی بەرزێناوە مەهاپە لە سەدا 9.7 کە کورسی بەرزێناوە بەمان شێوەش یەسەپە لە سەدا 1 لە سەدا 9.1 1 کورسی بەرزێناوە ئی پارتی نەیتوانێت کورسێک بەرزبێنێت لە سەدا 5.4 لە هاتای 11 کورسیە پارتی دادوگەشە پێدان بە پلەی یەکەمی بەرزێناوە لە سەدا 33.8 4 کورسی بە هەمان شێوە جەهەپە لە سەدا 26.4 کە 4 کورسی بەرزێناوە مەهاپە لە سەدا 12.2 1 کورسی یەسەپە لە سەدا 8.3 1 کورسی ئی پارتی بەڵێ ئی پارتی لە سەدا 8.3 1 کورسی یەسەپە لە هاتای هیچ کورسێکی بەرز نەهێناوە بەڵێ سەبارەت بە ئادیەمان 5 کورسی پارێزگایەکی تری باکووری کوردستان لە سەدا 52.3 بۆ کەپە ڕۆشتووە 4 کورسی بەرزێناوە لە سەدا 18.1 بۆ جەهەپە ڕۆشتووە 1 کورسی بەرزێناوە یەسەپە نەیتوانێت کورسێک بەرزبێنێت لە سەدا 12 پارتی ڕەفاهینوێ لە سەدا 4.8 هیچ کورسێکی بەرزنێناوە بە هەمان شێوە مەهاپە لە سەدا 4.3 ئەویش هیچ کورسێکی بەرزنێنەوە دیارە بە هەڵە لێ نووسراوە کورسی مێرسین 13 کورسیە لە سەدا 30.9 بۆ جەهەپە 5 کورسیە پارتی پلەی دووەمە لە سەدا 24.9 4 کورسیە یەسەپە لە سەدا 13.2 2 کورسی بەرزێناوە مەهاپە 1 کورسی لە سەدا 12 ئی پارتیش لە سەدا 11.1 1 کورسی بەرزێناوە دیارە مێرسین کێشەی لەسەر ئایا پارێزگایەکی کوردیە یاخودنا قارس 3 کورسیە بەم شێوەیە لە سەدا 28 بۆ یەسەپەیە پلەی یەکەم بڵین یەکەمی بەرزێناوە 1 کورسیە لە ئەک پارتی لە سەدا 25.8 1 کورسی و جەهەپە لە سەدا 16.5 1 کورسی ئی پارتی و مەهاپە نەیانتوانێت کورسێک بەرزبێن بچینە سەر ئورفا لە ئورفا 14 کورسیە بەم شێوەیە دادوگەشە پێدان لە سەدا 43 8 کورسی بەرزێناوە یەسەپە لە سەدا 24.9 4 کورسی بەرزێناوە جەهەپە لە سەدا 9.1 1 کورسی مەهاپە لە سەدا 8.3 1 کورسی ئی پارتی لە سەدا 4 هیچ کورسێکی بەرزنێناوە لە ئەردەهان 2 کورسیە بەم شێوەیە لە سەدا 35 بۆ ئەک پارتی ڕۆژوە 1 کورسی لە سەدا 29.8 بۆ جەهەپە ڕۆژوە کورسی یەسەپە نەیتوانێت کورسێک بەرزبێنێت لە سەدا 21.4 ئی پارتی لە سەدا 4.8 مەهاپە لە سەدا 3.2 کە ئەوانیش نەیانتوانوێت کورسێک بەرزبێنن لە ئەرزیجان 2 کورسیە لە سەدا 38.6 بۆ ئەک پارتی 1 کورسی جەهەپە لە سەدا 35.9 1 کورسی و مەهاپە لە سەدا 19.6 ئی پارتی لە سەدا 13.4 هیچ کورسێکی بەرزێناوە یەسەپە لە سەدا 1.4 کە ویژ نەیتوانوێت کورسێک بەرزبێنێ بەڵێ پارێزگایەکی تر مەلەتی 6 کورسیە بەم شێوەیە لە سەدا 45.1 بۆ ئەک پارتیە 4 کورسی بەرزێناوە جەهەپە لە سەدا 21.6 2 کورسی مەهاپە لە سەدا 12.9 ئی پارتی لە سەدا 3.9 یەسەپە لە سەدا 3.2 کە نەیتوانوە ئەوانە نەیانتوانێت کورسێک بەرزبێنێ لە پارێزگای مەرعەش 8 کورسیە لە سەدا 47.7 بۆ ئەک پارتی ڕۆشتووە 5 کورسی جەهەپە لە سەدا 16.3 2 کورسی مەهاپە لە سەدا 16.2 1 کورسی ئی پارتی 7.5 یەسەپە کە بە هەدەپە بەشداری کردووە لە سەدا 1.4 کە نەیتوانێت کورسێک بەرزبێنێ هەمی پارتیش کورسی نەیەوە لە پارێزگای سێواس 5 کورسیە لە سەدا 40 بۆ ئەک پارتی ڕۆشتووە 3 کورسی مەهاپە لە سەدا 18.2 1 کورسی جەهەپە لە سەدا 16.4 1 کورسی بە هەمان شێوە ئی پارتی لە سەدا 7.2
یەسەپا لە 0.7 نەیانتوانێت کورسیەک بەرز بێنن. کۆتا پارێزگا لە باکووری کوردستان پارێزگای خارپێتە کە 5 کورسیە لە 47.2 ڕۆشتووە بۆ ئەک پارتی 3 کورسی لە 20.4 بۆ جەهاپە ڕۆشتووە 1 کورسی پارتی گەری کۆماری پارتەکەی کەمال خلیزارۆغڵۆ لە 11 بۆ 11.4 بۆ ماپە پارتی بزوتنەوەی نەتەوەی دەوڵەت باخچەری ڕۆشتووە کەوانی ژێ کورسیان بەرەسێناوە. یەسەپا کە بڵین هەدەپە لە 7.1 نەیتوانێت کورسێک بەرزبێنی ئی پارتی لە 2.4 کەویژ نەیتوانیوە هیچ کورسێک بەرزبێنی. ئەوەی کە بینیتان کورسی پارتەکان بوو لە باکووری کوردستان کە پارتی 63 کورسی بەرەسێنا بوو یەسەپە کە هەدەپە بە ناونیشانە بەشداری کردووە 47 کورسی بەرەسێناوە. بۆ خوای گەورەتان سپێرین.